ئێران خاوەنی مەترسیدارترین چەکە بۆ ئەم جەنگەی ئێستای. دەبێت جۆرە چەچێک بێت. بێگومان جیاواز لە هەموو چەکە تەقلیدیەکان کە سوپاکانی جیهان لە جەنگەکان بەکاری ئەهێنن. ئێستا ئێران خاوەنیەتی و لەوەتەی هەیە بەکاری ئەهێنێت و تاکو ئێستا شتێک نەشکاوە. جا ئەو چەکە نەدەمانچە نە کلاشینکۆف، نە بۆمبی ئەتۆمی و نەموشەشی بالستیشە، بەڵکو چەکێکە ئێران بیرۆکەکەی لە چنینی فەرشێکی نایابی کاشان وەرگرتووە کە ماوەی چنینەکەی 2 ساڵی پێ ئەچێت و یەکێکە لە براندە هەرە بەناوبانگەکانی ئەم وڵاتە لە جیهاندا. ئەو چەکەش سەبر و ئارامگرتنە. باشە چنینی فەرشی کاشان چه پەیوەندی بە دۆخی ئێستای جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا هەیە؟ بابگەڕینەوە بۆ مێژوو نزیکەی نیو سەدە لەمەوبەر کاتێک لە ساڵی 1970 لە کاتی شۆڕشی ئیسلامی دەست بەسەر باڵیۆزخانەی ئەمریکا لە تارانچیرا، کارمەندانی باڵیۆزخانە هەرچی بەڵگەنامەی نهێنی ناو باڵیۆزخانەکەیان هەبوو لە ڕێگەی ئامێری وردکردنی کاغەزەوە کردیانە پارچەی و زۆر ورد و باریک. ئیدی ئەمریکا پشتڕاست بوو کە ئەو ئامێرە قەڵایەکی سەختی پاراستنی نهێنیەکانی ناو باڵیۆزخانەکەیان دەبێت. بەڵام نەیسانی ئێرانیەکان نهێنی ئەو سەبر و ئارامگرتنیان لە چنینی فەرشە بەناوبانگەکەیان بۆ ماوەتەوە، بۆ کۆکردنەوەی ئەو بەڵگەنامانە بەکاریان هێنا. نهێنیەکانی هونەری فەرشچنین ئێرانیەکانی فێری سەبر و ئارامگرتن کردووە. ئەو کات گەنجە سەرگەرمەکانی شۆڕژ کە بەشێکیان خوێندکاری زانکۆ بوون لە تاران پەنایان بۆ شارەزایانی فەرشچنینی وڵاتەکەیان برد کە چۆن بتوانن سوود لەو پارچە کاغەزە باریکە وردکراوانەی بەڵگەنامە نهێنیەکانی باڵیۆزخانەی ئەمریکا وەربگرن. دەستیان بە چنینەوەی کاغەزەکان کرد. بۆ ماوەی 7 ساڵ خەریک بوون تا توانیان پارچە بە پارچە لاپەڕە بە لاپەڕە هەموو بەڵگەنامەکان پێکەوە بنووسێنەوە و بزانن چ نهێنیەکی شاراوەی کاریسی خوڕیکردن لە ناو باڵیۆزخانەکەی ئەمریکا لە پایتەختی وڵاتەکەیان هەبووە. ئیدی ئەو نهێنیانە ئاشکرا بوون. هەموو بەڵگەکانیان لە 7 بەرگدا چاپ کرد و لەسەر شۆستەکانی تاران بڵاویان کردەوە. تەنانەت بینای باڵیۆزخانەکەیان گۆڕی بۆ مۆزەخانەیەکی کراوە و ناویان نا هێلانەی سیخوڕەکان. ئەو ژوورانەی کاری نهێنیان تێدا دەکرا ئێستا بوونەتە شوێنی گەشتیاری بۆ بینینی ئامێرەکانی گوێگرتن و بەڵگەنامە نۆژەنکراوەکان. ئێران توانی ئەو بەڵگەنامانە وەک ئامرازێکی پروپاگەندەی بەهێز بۆ پتەوکردنی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ واشنگتن بە تایبەتیش لە مانگەکانی سەرەتای شۆڕش بەکار بهێنێت. تەنانەت ئەو بەڵگەنامانەی کردە بنەمایەکیش بۆ خەڵکەکەی و پێیوتن تا ئێران مابێت دوژمنێکی سەرسەختی هەیە، ئەویش ئەمریکایە. ئەو کات دەستگای هەواڵگری ئەمریکا CIA بە هەواڵی ئاشکرابوونی ئەو بەڵگەنامانە زۆر پەست و نیگەران بوو، چونکە باڵیۆزخانەکەی تارانیان تەنیا بۆ کارەکانی ناو ئێران نەبوو، بەڵکو مەڵبەندی سەرەکی کارە هەواڵگریەکانی بوو لە هەموو وڵاتانی ئاسیا لە تورکیاوە بگرێت تا ئەگاتە وڵاتی چین. هەموو کارەکان لە تارانەوە بەڕێوە ئەبران. بۆیە ئێران لە ڕێگەی ئەو بەڵگەنامانەوە لیستی ناوی هەموو ئەو سیخوڕانەی دەستکەوت کە جگە لە ناوخۆی ئێران لە تەواوی ئەو وڵاتانەی ئاسیا کاری سیخوڕیان بۆ ئەمریکا کرد. ئەو کات داوایان لە جیمی کارتەری سەرۆکی ئەو کاتی ئەمریکا کرد داوای لێبوردن بکات. ئەویش ئەوەی بە مەحاڵ زانی و نەیکرد. لە بەرامبەریشدا ئێران ناوی تەواوی سیخوڕەکانی ئەمریکای لە وڵاتی چین، وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا، هیندستان، پاکستان، تورکیا بڵاو کردەوە کە ئەمەش بۆ CIA کارەسات بوو. ناچار بە پەلا هەموو سیخوڕەکانی لەو وڵاتانە کشاندەوە و بە مەشتۆڕە سیخوڕیەکانی ئەمریکای هێنایەوە سەرسفر. لە دوای ئەو ڕووداوە مێژوویە زۆر جاران لە لێکۆڵینەوە و توێژینەوەکاندا بە ئەمریکا وتراوە نەکەی ڕوبەڕووی ئێران ببیتەوە، چونکە ئەوان ئەوەندە بە سەبرن بەلۆکە سەری نەیارەکانیان ئەبڕن. پێیان وتووە گەلێک ئامادە بێت ساڵانێکی زۆر تەرخان بکات تەنیا بۆ چنین و تەواوکردنی یەک فەرشی کاشان و بەردەوامیش چای زەعفەران بخواتەوە کە هێورکەرەوەی دەمارەکانە هی ئەوە نییە جەنگی لە بەرامبەردا بەرپا بکەیت. ئەو مێژوەی بۆم باسکردن بۆ بەراوردکردنی جەنگەکەی ئێستایە. زۆرێک لە ئارامگرتن و خۆڕاگری و کارکردنی نهێنی ئێرانیەکان لە بەرامبەر ئەو پەڕی تەکنەلۆژیای پێشکەوتووی سەربازی ئەمریکایە. ئەمریکاش هەروەکو سەرۆکەکەی کە تاوەکو بەرەبەیانی سبەینێ چوارشەممە مۆڵەتی پێداون دەنادەڵێت جەهەنەمتان پیشانەدەم، کەچی ئێران وەک ڕاهاتنە هەمیشەیەکەی خۆی تەسلیم بوونی بە هەموو شێوەیەک ڕەت کردوتەوە.
کەواتە ئەوەی چاوەڕێی ئەەکەین لە دوای کۆتایی هاتنی ئەو مۆڵەتەی ترامپ ڕوو بدات ئەو جیاوازیە بنەڕەتیەیە کە لە عەقیدەی جەنگەکەی ئێستا ئەبینرێت. دۆناڵد ترامپ لێدانی خێرا و دەستکەوتی دەستبەجەی ئەوێت و ئێرانیش لەسەر بنەمای سەبرێکی استراتیژی و ڕوبەڕووبوونەوەی درێژخایان ڕاهاتووە و دەیەوێت لەو ڕێگەیەوە دوژمنەکەی هیلاک و ماندوو بکات.